کێشە و ململانەکان لە نێو بنەماڵەی دەسەڵاتدا لە سعودیە. بنەماڵەی ئال سعود یەکێکە لە کۆنترین بنەماڵەکانی نیمچە دوورگەی عەرەبی. بنەچەی بنەماڵەکە دەگەڕێتەوە بۆ بەنوبەکر کوڕی وەیل، بنەچەی ئەوانیش دەگەڕێتەوە بۆ عەدنانیەکان بە درێژایی 500 ساڵ قەباتیان بۆ بەهێزبوون و پێگەی بنەماڵەکەیان کردووە. بەهێزی و بنەماڵەیە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1744 کاتێک محەممەد بن سعود دەسەڵاتی بنەماڵەکەی دادەمەزرێنێت و بۆ ئەمە لەگەڵ محەممەد بن عەبدولوەهاب ڕێکەوتن دەکەن لەسەر دابەشکردنی دەسەڵاتی ئاینی و دنیایی بە جۆرێک دەسەڵاتی دنیایی بۆ بنەماڵەی ئال سعود بێت، دەسەڵاتی دینیش بۆ محەممەد عەبدولوەهاب. هەردوو دەسەڵاتەکە لە پشت یەکتر دەوەستن و یەکتر دەپارێزن. ئەمە بۆ عوسمانیەکان دوو جار مەترسی بوو، لەلایەنی سیاسی کە هەوڵی جیابوونەوە بوو، لەلایەنی ئاینیش مەترسی بوو کە فۆرمی ئاینداری عوسمانی بگۆڕێت بە وەهابیەت. لەم کاتەدا ئەم دۆخە بۆ محەممەد بن سعود هاتە پێش بە پشتگیری بەریتانیا تا پێگەی سیاسی بنەماڵەکەیان بەهێز بکات. لەم کاتەوە تا ئێستا خاوەن نفوزن، دەسەڵاتیان بە سێ قۆناغ دیاری دەکرێت. قۆناغی یەکەم لە ساڵی 1744 تا 1818 لەم قۆناغەدا میرنشینێک لە ناوچەی دەرعا دادەمەزرێنن. قۆناغی دووەم ساڵی 1823 تا 1891 دەسەڵات لە نەجدەدا دادەمەزرێنن کە پایتەختەکەی ڕیاض دەبێت. قۆناغی سێهەم 1932 دەوڵەتی سعودیە دادەمەزرێنن تا ئەمڕۆ. ناوی سعودیە لە سعودەوە هاتووە بە واتای خێزان، دەوڵەتەکەیان بە ناوی خۆیانەوە ناونە. ئال سعود واتە خێزانی سعود. یەکەم جار ئەو ناوە ساڵی 1902 لەلایەن شا عەبدولعەزیزەوە دادەنرێت. تەواوی کێشەکانی ڕابردوویان لە دوو ڕێگەوە لەگەڵ بنەماڵی ئال ڕەشید و ئال حسێن چارەسەر دەکەن کە ئەو کات خاوەنی نفوسی ئاینی و پێگەی کۆمەڵایەتی بوو لە ڕێگەی شەڕ و ژن و ژنخوازیەوە. ساڵی 1965 سەلەفیەت وەک منهەجی سەرەکی سعودیە لە چوارچێوەی ڕێکەوتنەکە دەکرێتە فەرمی و دەوڵەت دەسەڵاتی ئاینیان ڕادەست دەکات. ئەوانیش لە پشتی دەسەڵات دەمێننەوە. بە درێژایی 80 ساڵ کۆنتڕۆلی دەوڵەتی سعودیە دەکەوێتە ژێر دەستی بنەماڵەیەک لە دوایەکەکانی ئال سعود. تەواوی سەرمایە و ئابووری وڵات قۆرق دەکەن. لە دەستپێکدا 42 کۆشکی گەورە بۆ خۆیان و بنەماڵەکەیان دروست دەکەن. لە ماوەی 6 ساڵدا کە دەکاتە ساڵی 1934 تا ساڵی 1940 ژمارەی ئۆتۆمبیلە کادیلاکەکانیان لە 250ەوە بەرز بۆتەوە بۆ 1000 ئۆتۆمبیل. لەو کاتەوە تەواوی کارتەکانی پیشەسازی، نەوت، کشتوکاڵ و گەشتیاری و تەواوی داهاتی سعودیە کۆنتڕۆڵ دەکەن. بودجەی خەمڵێنراوی سعودیە ساڵانە زیاترە لە 429 ملیار دۆلار، لە کاتێکدا دانیشتوانەکەی ڕێژەیان 30 ملیۆن کەسە. 10 ملیۆن کەسیان لەم ژمارەیە بیانین. ئەمە لە کاتێکدا ڕێژەی بێکاری لە 122 بووە. دەوڵەتێکی بنەماڵەیی خاوەن ئابووری وەک سعودیە هیچ گۆڕانکاریەک تێیدا ڕوو نادات بە بێ ململانەیەکی سەخت، چونکە لە ڕووی کۆمەڵناسیەوە سروشتی بنەماڵە ئاڵوگۆڕی دەسەڵاتیان تیادا ڕوو نادات بە بێ ململانێ. بنەماڵەی ئال سعود کە ژمارەیان 25,000 ئەندام دەبێت، لە ناویاندا 200 کەسیان سیمای دیاری دەسەڵاتە. سیستمی دەسەڵاتی براکان وەک پادشای سعودیە تا ئێستا بەم جۆرە بەردەوام بووە. یەکەم سعود کوڕی عەبدولعەزیز لە ساڵی 1953 تا ساڵی 1963. دووەم فەیسەڵ کوڕی عەبدولعەزیز لە ساڵی 1964 تا ساڵی 1975. سێهەم خالید کوڕی عەبدولعەزیز لە ساڵی 1975 تا ساڵی 1982. چوارەم فەهد کوڕی عەبدولعەزیز لە ساڵی 1982 تا ساڵی 2005. پێنجەم عەبدوڵڵای کوڕی عەبدولعەزیز لە ساڵی 2005 تا ساڵی 2015. شەشەم سەلمان کوڕی عەبدولعەزیز ساڵی 2015 تا ئێستا. پێنجەم کوڕی عەبدولعەزیز کاتێک پاشا بوو بە وەسیەتێک فەرمانی بەدانانی کوڕەکەی خۆی دەکات و دەیکات بەجێنشین، بەڵام کاتێک لە ساڵی 2015 وەفات دەکات بە هاوکاری ناوخۆ و دەرەوە و لە ناویاندا ئەنجومەنی شورا کە پێکهاتە و لایەنەکان و دەسەڵاتی ئاینی پێکی دەهێن و بەدیلی پەرلەمانە، سەلمان عەبدولعەزیز وەک برا دەگەڕێنەوە بۆ دەسەڵات و دەبێتە پاشا.
شاسەلمان بۆ تۆڵەسەندنەوە لە شای کۆچ کردو کە ویستی لە عائیلەوە دەسەڵات بکاتە خێزانی هەمان ڕێگە بەکار دەهێنێت و کوڕی پاشای پێش و لە دەسەڵات دوور دەخاتەوە و محەممەد بن سەلمانی کوڕی دادەنێت و پشتیوانی ئەنجومەنی شورای بۆ وەردەگرێت. لە ناوەندی جیهانیدا ئەو جوڵەی شاسەلمان کودەتایەکی سپی بوو بەسەر عائیلەدا و دەسەڵاتی لە براکانەوە گواستەوە بۆ خێزان، واتە لە باوکەوە بۆ کوڕ. محەممەد بن سەلمان بەهۆی نزیکایەتی لەگەڵ ئەمریکا و بەریتانیا لە ئاستی جیهانی و ناوخۆیی تەنانەت لەو ململانەی لەنەو بنەماڵەکەیدا هەیە بۆ لادانی پشتیوانی دەکرێت. شازادەی جێنشین بۆ ئەوەی مەترسیەکانی سەرخۆی لابەرێت بە هاوکاری شاسەلمانی باوکی بە ناوی پرۆژەی چاکسازی کە لە چەند خاڵێکدا خۆی دەبینیەوە زۆربەی شازادە و میرەکان دەخاتە زیندانەوە. تەنانەت بە بڕیاری شاسەلمان هەردوو شازادەی هەرێمەکانی جوف و عەسیر دوور دەخرێنەوە لە دەسەڵات. محەممەد بن سەلمان لە ئێستادا پرۆژەی چاکسازی هەڵگرتووە و سعودیەی بەڕووی جیهاندا کردوتەوە. لە بابەتی کۆمەڵایەتی ڕێگەی بە ئافرەتدا کە بەشداری کۆبوونەوەکان بکات و ڕێگەی شۆفێری بۆ ئافرەت کردەوە. لە بواری سینەمادا دەرگای بۆ چەندین کۆنسرت کردەوە. ئەو دەسەڵاتانی ئێستا محەممەد بن سەلمان ممارەسەیان دەکات بریتین لە وەزیری بەرگری، جێگیری سەرۆکوەزیران، سەرکردەی هێزی نیشتیمانی، لێپرسراوی مەلەفی ئەمنی، سەرۆکی لیژنەی چاکسازی، سەرکردەی هاوپەیمانی هێزی عەرەبی. بەمانایەکی تر لە ڕووی واقعیەوە سەرۆکی ئێستای سعودیەیە. محەممەد بن سەلمان لە ساڵی 2018 بەهۆی کوشتنی جەمال خاشقچی ڕۆژنامەنووس لە فیگەرە ئازا و ئازاد و دیموکراسی خوازەکەوە دەمامکەکەی کەوت و لە ئاستی جیهانیدا وەک بکوژی ئازادی و ڕۆژنامەنووسان لی دەڕواندرێت. تا ئێستا چەندین هەوڵی کودەتا بۆ لادانی هەبووە بەڵام سەرکەوتوو نەبوو. لە ترسی کودەتا محەممەد بن سەلمان چەندین فەرماندەی سەربازی هاوشانی چەندین شازادە و میری بنەماڵەکەی دوور خستوتەوە.